کچمەوە لە چێ؟ وەڵا باوکە لەگەڵ هاوڕێمم بۆ کچێم زۆرەوە کۆمپانیا ئیشمان زۆر لەسەر مایتەوە ئەگەر بێ هاوکاریمان بکەی سوپاس دەکەم. ئاخر باوکە گیان من داوەتم لەگەڵەوە هاوڕێم. کچێم داوای لێبوردن لێ بکە. برێ ئیشم زۆر لە کۆمپانیاوە پێی بڵێ باشە قەنەعەت پێبینە وەرەوە. ئیشەکە ئێرە زۆروریترە کچم. یعنی ئێستا باوکە گیان؟ هەر ئێستا ئەگەر بێیتەوە سوپاس دەکەم. ئاخر باوکە گیان عەیبە. میرجانێک دەقە لەسەر ئیزنت باشە ئێستایەوە. فەرموو. ئەلۆ کچم لەوا بێدەنگ بووی. ئاخر باوکە گیان تۆ منەوە فێر نەکردووە شت لە تۆ بشارمەوە. با ڕاستیەکانت پێ بڵم. من ئێستا لە ڕێی فڕۆکەخانەم و یەمەوە باشە؟ چی؟ فرۆکەخانە؟ فرۆکەخانەی چی؟ ڕاستیت پێ بڵم باوکە گیان میری ئامۆزام گەڕاوەتەوە. کسیا تۆ چ علاقت بە میری هەیە؟ تو میری لە چێ دەناسی؟ ئێ باوکە گیان ئامۆزام نییە ئەو؟ کچێ نەفرەت لە خۆت و لە ئامۆزاشت بدە. کچی لەسەر جادەی بەڕێکە. چی؟ شتی وا چۆنێ بە باوکە گیان چۆنێ بێ لەسەر جادە فڕێ بەم عەیبە؟ پێت دەڵێم لەسەر جادەی بەجی بێدا. ئەخر باوکە گیان شوورەیە بۆ ئێمە عەیبە. زۆر عەیبەم لەسەر جادە ئەو بەجێ بێڵم چۆن شتی وا ئەبێ؟ بۆ نابێت کچم. ئەتوو بەشەری هەڵەی وا چۆن دەکەی ها؟ ئێستا چی بکەم من باوکە گیان؟ کچێ چۆن چ بکەیت؟ دیارە ئەتوو ئاگاداری گەڕانەوەکەی ئەو بووی. بەجی بێڵە. بەڵام باوکە گیان ناتوانم بەجێ بێڵم من. 5,000 ئەمە پەیوەندیمان لەگەڵ ڕائیلەی نمایە. دیارە تو خیانەت لێ کردیمە و لە ژێرەوە پەیوەندیت پێوە کردووە ها؟ نانە باوکە گیان خیانەتی چی بە قوربان. لەڕێ فەیسبووک کۆمنی دۆزێ و 2 هەفتەیە قسەی لەگەڵەکەم. کچم گوێ بگرە. بە هیچ شێوەیەک ماری فارسی ئامۆزامی نیشان نادەی. تێگەشتی؟ ئاخر چۆنێ بێ باوکە گیان؟ ئەویش بۆ لای باوکی هاتۆتەوە ئاخر. نا بە هیچ شێوەیەک ماری باری پیشان نادەی. ئەگەر نا پارچە پارچەت دەکەم. باشە باوکە گیان باش.